خەڵکی کوردستان و بەلوچستان پیلانەکانی ڕێژیم پوچەڵ دەکەنەوە. هەر ڕۆژە و لایەنێکی نوێ و کارەساتباری ئەوەی لە ڕۆژی هەینی خوێناوی 8 مانگی ڕەزبەر لە زاهدان ڕوویدا ئاشکرا دەبن. دەگوترێ کە پێش کۆتایی هاتنی ڕێڕەسمی نوێژی هەینی پاسدارە چەکدارەکانی ڕژیم لە سەربانەکان سەنگەریان گرتبوو ئامادە بوون بۆ وەڕێخستنی حەمامی خوێن. شاید حاڵێک دەڵێت جگە لە بوونی زۆری هێزی نظامی لە شارەکەدا و ڕێگیریکردن لە هەر کۆبوونەوەیەک لە شەقامەکان مەئەمورەکان بە جلوبەرگی بەلوچەوە تەنانەت لە سەرێ نانوەخانەکانیشدا تەقە لە خەڵک دەکەن و دووکانەکان ئاگر تێبەردەدەن. هەندێک لەو خەڵکە لە ترسی دەستگیرکردنی لاوان و کەسانی تر تەرمی مردووەکانیان بردووەتە ماڵەوە بۆ ئەوەی ناسنامەکەیان نەناسرێتەوە. تەواوی بەڵگەکان ئاماژەبەوە دەکەن کە هەموو ئەو شتانەی ڕۆژی هەینی لە زاهدان ڕوویدا و لە پارێزگای سیستان و بەلوچستان دەگوزارێت سەناریۆیەکی پێشوەختە و پلان بۆدا ڕێژرا بووە. پڕوپاگەندەکانی ڕژیم سەبارەت بە ڕووداوەکانی سیستان و بەلوچستان بە ئاراستەی هەمان ئەو پڕوپاگەندانەیە کە لە مێدیاکانی سەر بە ڕژیمدا لەبارەی کوردستانەوە پەرەی پێدەدرێت. کۆماری ئیسلامی بە داڕشتنی ئەم پیلانە لە یەک کاتدا بە شوێن چەند ئامانجەوە بوو. یەکەم، پاڵنانی لایەنە چەکدارەکان بەرەو ڕوبەڕووبوونەوەی چەکداری لە ناوچەکانی وەک کوردستان و بەلوچستان کە پێدەچێت پیلانێکی هاوشێوەشی بۆ ناوچەی خوزستان هەبێت. میلیتاریزەکردنی ئەم ناوچانە و پەراوێزخستنی ئەو بزوتنەوە جەماوەریەی ئێستا. دووهەم، دروستکردنی ناکۆکی و دووبەرەکی لە خەباتی یەکگرتوانەی خەڵکی ئێران و ترساندنی خەڵک لە شۆڕش و لە گرفتاربوونی ئێران بە چارەنووسێکی هاوشێوەی سووریا و لیبی. سێهەم، ئاراستەکردنی سەرنجی خەڵک بۆ ئەو مەترسیانەی کە پێدەچێت لە دەرەوەی سنوورەکانەوە هەڕەشە لە یەکپارچەکی خاکی ئێران بکەن. لە کوردستان بڵاوکردنەوەی وێنە و ڤیدیۆگەلێکی ساختە لە بوونی پێشمەرگە لە ناو شارەکان لە ماوەی 2 هەفتەی ڕابردوو. هێرشی موشەکی بۆ سەر ناوەندە سیاسیەکان. بەرجەستەکردنی مەترسی هەڵوەشانەوەی ئێران لە ڕێکرامە مێدیاکانی ڕژیمدا. بەشێکن لە لایەنەکانی ئەم سناریۆ پلان بۆ داڕێژراوە. هەمان سناریۆ بەڵام بە تایبەتمەندەکانی ناوچەی سیستان و بەلوچستانەوە بووە هۆی کوشتنی بێباکانەی نزیکەی 100 کەسی بێدفاع و بریندارکردنی سەدان کەسی تر لە زاهدان. بەڵام ئاستی هۆشیاری خەڵک لە کوردستان و بەلوچستان و ئێران بەگشتی و ناسینی ڕژیمی کۆماری ئیسلامی و تاوان و فریوکاریەکانی ئەو پلانگیریەی زۆر زوو لەگەڵ شکست بەرەوڕوو کردەوە. بزوتنەوەی سەرتاسەری ئەم خۆناغا بە مردنی ناڕەوای ژینە لە کوردستانی شۆڕژگەرەوە چەخماخەکەی لێدرا. حزبە سیاسیەکانی چالاک لە کوردستان بە هاندانی خەڵک بۆ شێوازی جەماوەری خەبات و خۆڕاگری و بە تایبەتیش بە بانگەوازی مانگرتنی گشتی و دوورکۆچنەوە لە ململانەی چەکداری پەیوەندیەکانیان لەگەڵ خەباتە سەرتاسەریەکانی خەڵکی ئێران پتەوتر کرد. نەتەوە و ئاین نەیانتوانی بۆشایی دروست بکەن لە ڕیزی یەکگرتووی ئەو کەسانەی کە بە یەکەوە دەژیان. کوشتاری بێبەزەیانەی خەڵکی زاهدانیش ئامانجی جەنایەتکارانی ڕژیم بەدی نەهێنا. چالاکوانان و ڕێبەرانی بزوتنەوە کۆمەڵایەتی و پێشکەوتن خوازەکانی ئەم ناوچەیە بانگەشەکار و پەرەپێدەری هاوسێوزی و هاوخەباتین لەگەڵ بزوتنەوەی ڕووخاندن لە سەرتاسەری ئێران. خەڵکی کوردستان و بەلوچستان، ژنان، لاوان، خوێندکاران، کرێکاران، مامۆستایان و بە ملیۆنان خەڵکی بێزار و وەگیان هاتوو لە حکوومەتی ئیسلامی ئێران شان بەشانی یەکتر خەبات و تێکۆشانی خۆیان تا ڕووخاندنی شۆڕژگێرانەی کۆماری ئیسلامی درێژە پێدەدەن.